لە درێژەی بانگەشەی لیستی 147 کۆمەڵی دادگەری مەڵبەندی هەولێری کۆمەڵ قۆناغێکی تری بانگەشەی هەڵبژاردن و هەڵواسینی پۆستەر و فلێکسەکانی لە سەنتەری هەولێر دەست پێ کرد. مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەری لەم قۆناغەدا بە 4 تیمی جیاواز دەستیان کرد بە هەڵواسینی پۆستەر و فلێکسی گەورە و مامناوەند. چەند تیمێکمان دەرکردووە ئەوە 5-6 تیمە بەسەر شوێنە جیاوازەکان و بازنە جیاوازەکانی شاری هەولێر بەمەبەستی هەڵواسینی فلێکسی گەورەکان کە لە حەزمی گەورە و مامناوەند و بچووک و فلێکسی بەشێک لە کاندیدەکانیش هاتووین بۆ ئەوەی کە هەولێر پرتەقاڵی بکەین بە یاوەری بەشێکی زۆر لە کادیر و ئەندامانی خۆمان لە کارجێڕانی مەڵبەند ئەندامانی مەڵبەند لە کەوادیرمان. من لێرەوە دڵخۆشم بەوەی کۆمەڵی دادگەری کوردستان خاوەنی سەروەت و سامانێکی زۆر گەورەیە، ئەویش کادیرە دڵسۆزە خۆبەخشە ماندوو نەناسە ماندووەکانیەتی کە بەڕۆژ دژێوی خۆیان دابینەکەن بە ئیش و کاری خۆیان بە زەحمەتی خۆیان بە شەویش لە خزمەتی کۆمەڵی دادگەریدان بۆ ئەوەی بتوانێ زیاتر ژمارەکەی بە جەماوەر و خەڵک بناسێنێت. کادیرانی سنووری مەڵبەندی هەولێر دەڵێن بە ئومێدەوە دەستمان کردووە بە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن و هەڵواسینی پۆستەر و فلێکسەکان بە ئومێدی سەرکەوتنی گەورە. ئینشاءالله خوای گەورە پشتیوانە ئێمە بەردەوام دەبین بۆ هەڵواسینی پۆستەرەکانمان لەو شوێنانە کە پێویستە، هەرچەندە لە زۆر شوێنان پۆستەر و فلێکسەکانی ئێمان لێ کردوتە دڕاندوێتن، بەس ئێمە بەردەوام بین دادێنێنەوە هەتا ئەو کاتی بانگەشە هەتا ئەو کاتی پرۆسەی هەڵبژاردن دەست پێ دەکە. ئینشاءالله بەردەوام دەبین لە زۆربەی شوێنە گشتەکان و جادە گشتەکان ئینشاءالله. ئێمە وەکو تیمی بانگەشکارانی کۆمەڵی دادگەری ئەوڕۆ هەستان لەگەت چەنگەنجێک بۆ بانگەشەکردن بۆ لیستی 147 کۆمەڵی دادگەری دیارە لێرکانە بە پێویستمان زانی شەقامەکان زیاتر بڕازێنەوە و زیاتر دەوڵەمەندیان بکەین بە لافیتە و بە لۆگۆی کۆمەڵی دادگەری. کۆمەڵی دادگەری کوردستان بە دروشمی ڕایان دەگرین لە ڕێگەی ئۆرگانەکانیەوە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردنی چڕ کردوتەوە لەم قۆناغەشدا بە هەڵواسینی پۆستەر و فلێکس لە بانگەشەی هەڵبژاردندا بەردەوامن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.